خۆشەویستان بەڕێزان ئەوە دانیشتین لە مەزرعەی کاکە ڕەشادی حەلی عەدۆ لە ڕێکەوتی 2018 دەمانوێت هەنگێکی خۆش و فەنزیرانە ساز بکەین ئەمە هەنگا بەسەر بەرشتی برای خۆشەویستمان کاکە ڕەشادی حەلی عەدۆ کاکە ڕەشادی حەلی عەدۆ چەندوانەکی خۆشەویستی بانگەش کردە کاکە فەرمانی دۆلار و کاکە محەممەدی خۆشەویست و کاکە ئەحمەدی خۆشەویست کاکە سۆرانی دێمەکاری کاکە ڕابەری پیرداودی مامە جیادی خۆشەویست و کاکە سامانی ئاسایش و دووبارە مامی خۆشەویستمان مامە ساڵحی بێکەس ئازان خۆشەویستان ئەمە هەنگا بەدەژی هونەرمەندانی خۆشەویست هونەرمەندی شاری هەولێر دڵی هەولێریان کاکە سەپانی هەولێری هونەرمەندی دووەم کاکە ئەندامی محەممەد ئازان خۆشەویستان بەڕێزان ئێمە وەکو تیپی مۆسیقای سەپانی هەولێری ئەمانگەمان کە تا ئەستۆی خۆمان بەدەست و پەنجەزێرنەکانی کاکە سەمیری هەولێری کاکە کارمەندی ساس بەدەست و پەنجەزێرنەکانی وێنەگری بەتوانە کاکە هەڵمەندی منتێک دڵی هەولێریان ئەزان خۆشەویستان بەڕێزان فەرموون ساتێکی خۆش لە گەدەجی هونەرمەندی خۆشەویست کاکە سەپانی هەولێری و کاکە ئەندای محەممەد فەرموون دەست خۆش کاکە بارزان چاوڕەشی جوانی یابام دەوێ وەدەڕۆی 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 عالەممی کردووە بە شاوێن عالەممی کردووە بە شاوێن کۆڵەکەی عاشق و معشوق دروز بام عاشق و معشوق دروز بام تو بۆچی دڵۆ دڵۆ خوێنمە خۆی خوێنمە خۆی هەمانەمە دڵدارم تۆی ژیانم تۆی بە شەو و ڕۆژ لەگەڵم بووی غەمخۆری تۆ ستی ڕاستی بووی لە کۆتایی بێوەفا بووی هەی دڵای دۆ عاشقا بەگۆ گوڵ هەڵوەرە شکم دیدێ هەی دڵای دۆ عاشقا بەگۆ گوڵ هەڵوەرە شکم دیدێ هم نتيجة نحسبه لدواي تودا جينم شيمبو قرلماي كنت بقي تاكو دمري بالمكان هيد الله يدوم
aşka bakım duhamlara şu kendine